زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە داوای لە خوای پەروەردگار کرد خوا کوڕێکی پێبەخشێ منداڵێکی ساڵحی پێبەخشێ مەبەستی ئەوە نەبوو تەنها ئەوە بێ وەجاخم ڕۆشن بێ خزمەکانم میراتم نەگرن ماڵەکەم بە فیڕۆ نەچێ ڕەنجی چەند ساڵم بەباد نەبێ کەس نەبێت لە دوای من ماڵەکە بەڕێوە بەرێ لە پیریدا خزمەتم کاو گۆچانی دەستم بێن نا لەگەڵ هەموو ئەمانەدا کە داوای ڕەوان و حەقی خۆتە هەدبێ فەرمووی یەریثونی وەیەریث من ئالی یعقوب یا ڕەبی خوا من نێتم ئەوەیە ئەم منداڵە شوێنگرەوەی من بێ شوێنگرەوەی ئالی یعقوب و بنەماڵەی یعقوب پێغەمبەر بێ سەلامی خوای لەسەر بێ دینەکەی تۆ ڕابگەیەنێ خوای خەمی ئەوەمە لە دوای من چێ ئەم دینە پاکەی تۆ وەحدانیەتی خوای پەروەردگار تاکو تەنهایی خوا بە خەڵک ڕابگەیەنێ چێ بەرنامەی ژیان کە لە ئاسمانەوە دابەزیوە لە ڕێی پێغەمبەرانەوە بەم خەڵکە بگەیەنێ خوای جێنشینێکم دەوێ ئەولادێکی ساڵحم دەوێ بۆ خزمەتی دینەکەی تۆ ئەم دوعایەی زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دەرسی ژیانە بۆ من و بۆ تۆ ئەمە دەرسە بۆ من و بۆ تۆ پێمان دەڵێ کاتێک کە دوعات کرد بۆ هەر بابەتێک با نێتی ئیسلام لە دڵتا بێ بۆ نمونە دوعات کردو بۆ هاوسەری لەبیرت بووە بڵێ خوای گیان دەمەوێت ئەم هاوسەگیری ئەنجام بدەم جاوە کوڕی یان کچی فەرق ناکە ئەمەوێ هاوسەگیری ئەنجام بدەم بۆ ئەوەی کەوا لەگەڵ هاوسەرەکەما خێزانێکی دیندار بین ئایا دوعات کردووە بڵێ خوای ئەم هاوسەگیریەم بۆ ئاسانکەی بۆ ئەوەی لەگەڵ هاوسەرەکەما بەیەکەوە قورئان فێر بین بەیەکەوە قورئان بخوێنین بەیەکەوە بچینە مزگەوت چەند خۆشە ڕۆژانی جومعە شەوانی ڕەمەزان لەگەڵ هاوسەرما بەتەنیا نەبم لەگەڵ حەڵاڵەکەی خۆما بڕۆم بۆ مزگەوت لەگەڵ یا بێم و ماڵەوە یا ڕەبی خوا دەمەوێت ئەم هاوسەگیریە بکەم بۆ ئەوەی لە دواهاتوودا منداڵی ساڵحم پێ ببەخشی منداڵەکانم ببن بە خزمەتکاری ئیسلام خزمەتکاری ئەم خاک و خەڵکە لە پێناوی خوادا یا ڕەبی خوا بەم هاوسەگیریە دەمەوێت دڵی دایک و باوکم شاد بن یا ڕەبی خوا ئەوان چەند ئاواتە خوازن کوڕەکەیان ژن بێنێ کچەکەیان شوو بکە یا ڕەبی خوا بەم هاوسەگیریە دەمەوێت دڵی دایک و باوکەکەم شاد کەم بەڵام ئەگەر تۆ تەنها لە هاوسەگیریە دوعا دەکەی خوای هاوسەگیریم بۆ ئاسانکەی بەس بۆی بەدڵخوازەکەم بگەم ئەمە زۆری فەرقە لەگەڵەوەی ئەم نێتە خێرانی کە باسم کردن لە دڵتا بێ تۆ ئەم نێتە خێرانە پێش حەز و ئارەزوەکەی خۆت لەبەر چاو بگرە و داوای بکە لە خوای پەروەردگار وەڵڵاهی دوعاکەت گیراتر دەبێت دوعاکەت وەردەگیرێ لە کاتی خۆیدا وەڵامت دەدرێتەوە